سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش لە هەر شوێنێک هەن لە کوردستان 24 و لە بەرنامەی پاشیو لەگەڵتانین بۆ ئەم شەویش چەند بڕگەوە بابەتێکی نوێمان هەیە هەروەها تەوەری تایبەت و میوانمان دەبێت بەر لەوەی بچینە لای میوان و تەوەری یەکەمی پاشیو دەچینە یەکێک لە گوندە کریستیان نشینەکان لە دەڤەری زاخۆ لەوێ خەڵکی ئەو گوندە یان کریستیانەکانی ئەو گوندە داوەت یاخۆت خوانێکی گەورە بۆ موسڵمانانی گوندێکی دیکە ئامادە دەکەن و پێکەوە بەربانگ دەکەنەوە. یەک ji êvarên rojên Remezanê ye û nizîk demê berbangiye. Em li gundê navkendalan in ku gundekê Mesîhî nişîn e li sinûrê devera Zaxo. Li vêre fitareyeka ciyawaz tê kirin. Muxtarê gundê Mesîhiyan jî çavereyî hatina mêhvanên xwe ye ku musilmanên gundê Afgeniyê ne û cîranên wan in. Xêzana muxtarê gundê Mesîhiyan jî berheviyên fitarê û deyînana wê diket. Ez muxtarê gundê navkendalan me em pêk hata birayet Mesîhî ne. Ji ber fitarê me daxwast kirin hazir bîne gel me bi rastî yanî cîranê baş in yanî qedrê me gelek girin ji bav û bapêr em dostê têkin û bi rastî me çi kêşa hetan û ke me gel wan nîne û înşallah dê her berdewam dê hesabit. Mam Feqî Seyfeddîn jî ku muxtarê gundê Afgeniyê ye hebûna vê pêkve jiyanê bû serdemê kevn û bab û bapîran vedgerîne. Dîrokek kevin me va Mesîhiya gelek wa heye bîne xazeter eşîra sindiya eşîrayê mezin elhemdulillah qebîle ne. Qebîla şîben min ya masterîn gundên Mesîhiya ve nav qebîla me de em ê gelek rabîne. Navbek de rabîne hema diyanet xwedê wa daye ya her kesekê ser dînê xwe wek birayê dikin wek malekê ne. Hemî pêkve û bêberçavgirtina cudahiya olî û di gel melayê gundê musilmanan û qeşeyê Mesîhiyan dixwin û vedxwin û dîwanan girê den û sîmayên pêkvejiyâneka mikum nîşan didin. دائما علاقات مسيحية وبراتمان مسلمان يعني دلت باشا بدفجيان دلت باشا خوشي ام تودونا وطنجافي ام دلت تودونا ام حمي شعب كردستاننا اف عرده حميايا وخوينا بشمرجة مسيحية بسلمانة هاتي افاكرين رب العالمين بيجن من هنا الدايم كومالجار جماعات بو بيكفجياني جا اف کو ام هاتین وی گوندی نافکندالا افتاره بو ما چکری کم بسلمانین و او مسیحینا افا جهه بگوژیانیه جهه رزگرتنیه جهه رزگرتنا آینانه. Zaxo bû hemîşe û nûke jî bilandika pêkvejiyana hemî ûlûneteweyan tête naskirin. Dîwaneka xweş û pirî sihbet li aliyekê min mela û li aliyê din qeşe ku wan bihevra û di gel komeka musilman û mesîhiyan li ser êk sifre fitare kiriye. Cudahiya olî di navbera mesîhî û musilmanên Zaxo da neşyaye bibite rêgir li hemberî hebûna pêkvejiyaneka mikum û hemîşeyî. İslam Yusuf Kurdistan 24 gundê navkendala Zaxo. لا تەوەری یەکەمی پاشیو باس لە مانگی ڕەمەزان یان دوورکەوتنەوە لە تاوان لەو مانگە ئەوەی کە بە تاواندا دەنرێت لە ئاینی ئیسلامدا چییە و جۆرەکانی چییە و موسڵمانان چۆن بتوانن مانگی ڕەمەزان بکەنە دەرفەتێک بۆ ئەوەی لەو تاوانانە بە دوور بن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا عیماد هەرکی پێشنوێژ و تاریخخوێن لە مزگەوتی دۆمیزی گەورە لە دهۆک لەگەڵ ئێمە ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر بەخێر. سەرەتا بابینە سەر ئەوەی کە چ کردەوەیەک لە ئاینی ئیسلام بە تاوان دادەنرێت. بناوی خودی مەزن و دلوڤان سەرەتا داخوازەمەش خودی سبحانه وتعالى ڕەحمێ الحاڵێ مەبەد و رب العالمین هەیڤا ڕەمەزانێ مەها ڕەمەزانێ بکەتە ئەگەرێ شوشتنا مەلگونەحا
وبيتا قطاب خانك برز بو روشتي برزو بلند آمين يا رب العالمين. الشريعة إسلام دا القرآن وفرمودا بيغنبري صلى الله عليه وسلم بحثي قناح يهات يكرن آنكو قناح جي يهات يدابش كرن بودو جورا بودو بشا بله. كبائر وصغائر يعني قناحد مظن قناحي جورا قناحد بتشيك قناحد بتشيك أفنا وأبت هر إنسانك الهر مروفك الفي دنيا دا طيبت مروفي بصرمان تكفي تناف خلات يدا وبيغنبري ما صلى الله عليه وسلم دبيجت كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون همي ابن آدم تكفنت خلات يدا وباشترين وان كسانة أو تكفنت خلات يدا وقت توبت كان وقت خلات يا خزانا چنكو أخفنك جان يا هي دبيجت الخطأ وارد ولكن تصحيح الخطأ واجب خلاتي هردم هرگیز ده هبیتن بله چاره سرکرنا گناحی و خلاتي اركو واجبه اما هنده گناحیت هین اسلام تاوان یادیتی گناحیت مظن یادیتی او جیبو چنکو او گناحه کبائر مظن اگر چیه اگر فساده اگر خرابیه اگر تقدانا خلقیه اگر تقدانا جیانا مروفیه اگر نبختوري جيانا حياة مروفي أو خده سبحانه وتعالى حس كريم وقت خده سبحانه وتعالى دبيجت هو أنشأكم في الأرض واستعمركم فيها رب العالمين أمي داين سرفي عردي أم في عردي آفا بكين بباقجية آفا بكين بزانستي آفا بكين بمعرفته وشارستانية أجر أو كبائرة مظن هاتن وكي پیغمبر ما صلى الله عليه وسلم گله فرمودا دای بو مبحثی کبائر کری اگر اماجی پیبکی او تاوانه گورانه چین پیغمبر ما صلی الله علیه وسلم حدیث صحیح دا یا بخاری و مسلم هاتیه و گواستن دبیجد اجتنبوا السبع الموبقات وفي رواية المهلكات يعني خبارزن لحفظ جناحة مظن انكو دبيجني المهلكات بو المهلكات مروفيد جهين هلاك وضرر مظن شيء قال وما هن يا رسول الله شيء قال الإشراك بالله شرك قال خده سبحانه وتعالى والسحر وقتل النفس التي حرم الله إلا بالحق وأكل الربا وأكل مال اليتيم والتولي يوم الزحف وقذف المحصنات المؤمنات الغافلات أنكو شرك سحر كشتنا مروفي بغير حق خارنا ربا خارنا مال مروفة يتيم هر وصا دم بحثي آفرتات كين تهمة آفرتات كين خرابي ومزانين ومعلم بينا دیسا فرموده کادی پیغمبر ما صلی الله علیه وسلم دو بجیدن الا انبئکم باکبر الکبائر بجید آیا از بونگونه بجم کامسترین گناه چیه؟ قال وما هن یا رسول الله چنه او تو بحث کی کو گناحت مظنن پیغمبر ما صلی الله علیه وسلم گودی الاشراك بالله وعقوق الوالدين وكان متكئا فجلس قال الا وشهاده الزور سيتش في جاري پیغمبر ما صلى الله عليه وسلم في فرموده بو مديار كرن ايك شركه قال خود سبحانه وتعالى ايك نقنجيه ونباشيه لقال دايكو بابا قلت وكان متكئا يعني سرطا نشتبو فجلس رنشتخاره قلت الا وشهاده الزور شهاده بختانيه وقت مروف بيتا شاهد سر بختانيه وسر خرابيه وسر كرنا خراب قلت فرددها مرارا يعني قال جارة دوباره كر حتى صحابيه قلت ما قلت ليته سكت خوجي پیغمبر ما صلى الله عليه وسلم بدنگ ببا چنكو او گناحت پیغمبر ما صلى الله عليه وسلم او ماجه بكرين او الضرره شريعة اسلام بو چه هاتيه قال دي بسيار كان شريعة اسلام هاتيه نجيانا خلقي تيك بداتن بجيتن الشريعة الاسلامية كلها مصالح هندي شريعة إسلامية همي مصلحة برجواندية ويا هاتجي تحقيق مصلحة برجواندية خلقي بكتن بله هندي جار كسانك هيا بونمونا بباورة يعني برواي ببوني خواني يعني وكوا ما جد بوكر كشريك بيدا كردن يكي كلا تاوانا قورا كان والله آيا لقل أو كسي بونمونا كبرواي بخوانية بهيج شويك جیاوازی چیه لەگەڵ ئەوەی کە هاوبەش پەیدا ئاکات لێرە خودی سبحانه وتعالى دەستپێکی دەبێژیت ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة خودی سبحانه وتعالى ئەوێ ئەم داین زانی چ نەفسامەدایە و ئەگەر حەز کرد بۆ دا ئومەت خر
ایک امت بیتن سر ایک آین بیتن سر ایک دین بیتن بله افرو جوازی و فرق گل او باوری دست که النبونا خود سبحانه و تعالی باوری آخرتنا یا باوری استینت مزنیت اسلامنا یا او شرکیل گل خود سبحانه و تعالی پیدا کردن او شرکی گل خود سبحانه و تعالی پیدا کن و کیوی دمیجی وقت پیغمبر ما صلی الله علیه وسلم دعوة قوم خو کرد دست بگیر دعوة بانگوازی قریش کرد که پرستنا عبادت خدای تاگ بکن و باوری خود تعالی تینا چونکه خود سبحانه و تعالی دو بیجیتن ولئن سألتهم من خلق السماوات والارض ليقولن الله اگر تو بسیارها که ای محمد صلی الله علیه وسلم که او عرض و عسمانه چه کرینه والله برصف دو بیجن خدایه بله مشکلا و آریشا و گرفتی چه بو اجعل الالهة الها واحدا یعنی نکوا آلیهت او ام پرستناوید که خدای که تاگ بیتن او تشتن نکوا سیر بو اجال اول شریعت اسلام دا خطره ضرره بو چونکو اگر کسکی باب بیتن و کرا که بیتن او کرا خدان کر بیتن و قنجی و باشید گلوی کری کر بیتن دم او کرا مظم بیتن کسکی خوشی بجید اوجی بابه منه از دهم قنجی دیگل وی بابی کم ده چاو بیتن برانبری وی بابی ده مظم بیتن ده نخوش بیتن اجا او خدای سبحانه و تعالی او امداین و او عرض و عسمانه چه کری مروف شرکه گل خدای سبحانه و تعالی پیدا کتن گلکا مظنه بس گل هنده از لی آماجه پیدم پیغمبر ما صلی الله علیه وسلم دیمایی که وصیت آوی چه گود گوتی لا اخشى علیکم الشرک من بعدی اسنا ترسم بشتی من او بانگوازیه بو هنگو گهاندی بو امتا خو گهاندی که شرک بش من پیدا بیتن سپاس بو خوده خلق ما جهانا بسرمان پارا بتر حبونا باریا هیب حبونا خوده تاک سبحانه و تعالی بله گوتی استرسم الا ترجعوا بعدی یضرب بعضكم اعناق بعضین یعنی پشتی من کشتنا ایکودو بکن الویتا وانا کشتن پیغمبر ما صلی الله علیه وسلم دست بکر اما او باوری بحبونا خود سبحانه و تعالی نبیتن او مسئلت بجنه مسئله الحاده او الحاده که انحراف سر قبول کرنا حقیه که او روج بیتن او بجید از قبیلنا کم که او روجه اجا اسلام و حبونا خود سبحانه و تعالی وکین مونا روجه یا دیاره خود سبحانه و تعالی هی وان او تشتا برف انحرافی بیر باشە مامۆستا هەندێک کەس هەیە بڕوای بە خوا هەیە بەڵام بڕوای بە پیرۆزیەکانی دیکەی ئیسلام نییە ئەی ئەم شێوازیان جیاوازی چێ لەگەڵەوەی کە بڕوای بە هیچ نییە جوازی بجیتن ایمان الشریعت دا چیه باوری شریعت اسلام دا آن العقیده اسلام چیه باوری الایمان بالله قول و عمل باوری بخود سبحانه تعالی گوتن و کریار اگر مروفی باوری بریوبر مدرسه که قطابخانه که یان سروک زانکوی هبیتن بله بجید اصر مایت سروک زانکوی یان ریوبر قطابخانه از جبه جناکم یان از قسم توی کلیجه توی چه اعتراف بیناکم معنا واتا رامان بوی سروک زانکوی یان ریوبر مدرسه هیا دی بجین والله نخیر او خدای سبحانه و تعالی از اعترافت کم من باوری به هیا او خدای او پیغمبر فریکرین او خدای او قرآن اینا یخاره پیش هنگی تورات و انجیل و او پرتوکت عثمانی اینا خاره او خدای بوم قرآن دا بحثی فرضا کرین او فرضا و او نهیه از باوری پی نینم او چه من اعتراف بهبونا خدای سبحانه و تعالی نکریه دینمونه که اینم رب العالمین القرآن دا بحثی چیروکا قومت پیغمبرات کتن رب العالمین دا بیشید كذبت قوم نوح المرسلين كذبت قوم لوط المرسلين يعني رامان قوم نوح پیغمبر خر اینا نداره دروهین قوم نوح بس نوح بواچوی چه علاقت پیوندی گل پیغمبر دی هنه معنای پیغمبر اگه مروف بین تداره دروهین معنای تکذیب دروهین ابو همی پیغمبر او باوری یک پیغمبر نینید باوری همی پیغمبر نینه او باوری بخود بینی تو باوری برینمای و دستوروی و قرآن و یاسای خود تعالی نینیتن او باوری بخود سبحانه و تعالی نینه آنگل هندیجی
اگر باوری هند قرآن بینم یا هند امر خود تعالی بینم بس هند امر و نهیت خود کاتی خود سبحانه و تعالی بجید بکه یا نکه از هندک باوری ببینم هندک نینم افجی خراب تره تؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض فما جزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا ويوم القيامة يردون إلى أشد العذاب. يعني أو باوريب هند أحكام بينيد هند باوريب أحكام ديتر نينيد أو قوم بري پیغمبر ما صلى الله عليه وسلم يد پیغمبر دي موسى وعيسى وإبراهيم ونوح واجي دي باوري هند كائنين هند أحكام أو أحكام أو فرمان أو ياسا لقال إما بكون جيت وكي أم ضلين والله إما باوري تينين بلام ام فرمانەکەی لەگەل ئێمە و لەگەل ئەم کاتە نەگونجیتن ئێمە بۆوەری باشە مامۆستا هەندێک جار بۆ نمونە کەسێک بڕوای بە خوا هەیە بڕوای بە قورئان هەیە بڕوای بە پێغەمبەر هەیە درودی و خوای لێبێ بەڵام تااقەتی نییە نوێژ بکە ئەشزانێک کە فەرزە لەسەری و یان لە تەماڵیە ناتوانێت یان ناچێتە مزگەوت یان بۆ نمونە وەک بە ڕۆژوو نابێت ئایا ئەمەش هەر وەکو ئەو کەسەوایە لێرە سپاس بۆ خودێ دا خەلکێ مەژی باش بزانیتن إسلام آین دلوانیه و رحمه إسلام قناغا و قناغا بانگوازیه هر تشتكي رب العالمين لسر إيما كربي تأرك يعني سر ما فرص كربيتن والله المصلحة برجوان ديامية مروف هندا تشت بيجن معلوم من الدين بالضرورة يعني أو تشتا ضرورية معلومة الديني خلق خرب سيارة كان أو إيمان دار نفيش فرضا بلي روجي فرضا بلي دقال هندي حج فرضا بله زنا دهمن بيسي حرامه ريبا حرامه بله بس اما كريار نبيد ويباوريا هاي نفيش فرضا بله نفيش ناكد بطن بلي آن تكاسل آن أذا ليرا علماء خلاف السر بس هر كسي بيجد استيداوي رأيت كم هر كسي بيجد لا إله إلا الله محمد رسول الله بصرمانه بس نشد نفيجا قد ام داخوزا هدايته خود سبحانه و تعالی بوید خازین خود تعالی و هدایت بینیتن نویجا بکد ایکش علماء آخفتن اکا جان دبیجیتم گوتی کسی که بسیاراوی کر گوتی ما مستا حکم وی کسی چیه او کسی نویجا نگد یعنی بسرمانه کافره فاسقه توانباره والله ما مستای آینی چی بو گوتی ان تأخذ بیده الى المسجد تو بیا اگر تو بیا سبب دستوی بگری و بیا مزگفته ام لیره بلا بصرمانت مجيب زانن دبي دعوة وبانجوازية مجيا نرم بيت خدي سبحانه وتعالى دبيجد ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن واتملى تاوانا قورا كان نية بله تاواني قوريا چونكو پیغمبر صلى الله عليه وسلم قدنا خدا دبيجيتن تارك الصلاة ملعون او النفيجي نكد ملعونة للرحمة خدي سبحانه وتعالى دركفتيا ام وی تشتید دیار کن خود سبحانه و تعالیش قرآن پیروز دا بحثیوان کسا کریه وقت خلق به حشت بسیار تاوان بارات کرد ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين و پیغمبر ما صلی الله علیه وسلم بجد اول بسیار کم بسیار لروج قیامت بسیاری نویجه کردینی نویجه یا نکردینی نویجه اجا مسترین تاوان شریعت و اسلام دا نکرنی نویجه بس ام وقتی دبیجین ام امیدکی بر زمان هیا امیدکی گورمان هیا امیدک فروان خدا سبحانه و تعالی هدایت بینید آموشگاری و نصیحت هایی بکنین بیت سرکی و بخلکی احکامات دیار بکن لەگەڵت بەردەوامە بین مامۆستاچینە سلێمانی لەگەڵ نزیک بوونەوەی جەژنی ڕەمەزان بە شێک لە وڵاتیانی سلێمانی دەچن یان پێداویستیەکانی جەژن دەکڕن بە تایبەت لە کاتی شەودا ئارام بەختیار پەیامێری کوردستان 24 لە سلێمانی زانیاری زیاتر دەخاتەڕ بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بۆ پێی کە نزیک بوونەوە لە جەژن وای کردووە ئانی هاوڵاتیان ڕوو لە بازارەکان بکەن لە زیاتر بە شەوان هاوڵاتیان دێنە بازارەکان بۆ کڕینی پێداویستیەکانی جەژن و خۆ ئامادەکردن بۆ جەژن یانی ئەگەر لە دیمەنەکان دەربکەوێ هاوڵاتێکی زۆر ڕویان لە بازارەکان کردووە و سەرقاڵی کڕینی پێداویستەکان بۆ جەژن و خۆیان بۆ جەژن ئامادە دەکەن و دێنە بازارەکان بەو پێی کە بە شەوان ینی بازارەکان قەڵەباڵخی پێوە دیارە بە ڕۆژ هاوڵاتیان بە ڕۆژون و
ینی دنیا گەرمە کەمتر دەردەکەون بەڵێ خاڵێکیان ئەگەر بیت تێرە پێما بڵێ ینی هاوڵاتیان چۆن بە شەوان دێنە بازار بۆ کڕینی پێ داویستەکانیان لە ڕۆژانی جەژندا جوانەکەیان خاص حاڵی نابم عزیز من ئێرانیم نازانم جوان لە ئێران هاتووی ئەرەوەڵا ینی بازارتان چۆنە خەڵک چۆن ئێستا دێ بۆ کڕینی پێ داویستەکانی جەژن وڵی تر باشە و باش بزم چاوە من لە ئێران هاوردومە بە 4,000 بە 1000 خێن نایبن بەخ ئەو پێڵا و 10,000 دوکانە ئێم 5,000 بڵێن باشە و بازار بە وەختی وەختس بازار باشە وەختس نییە و ئێوە زیاتر بە شەوان کار دەکەن یا بە ڕۆژ وڵان ڕۆژی شین سعات 1:30 و لە ئێڵم دانیدا سعات 1 شەو تاکەی لێرا بن تا 1 شەو 12 شەو لێرە بە شەوان تا درنگانێک شەو لێرە مێن ئەرەوەڵا دەستان خۆش بە زۆر سپاس بەڵێ ینی وەکو دەبینن هاوڵاتیان بە ڕۆژ دێنە بازار بەڵام بە شەو بە حکمیەوەی ینی قەڵەباڵغی هەیە زیاتر و لە بازارەکان دەکەن بەڵێ ئەگەر جەناب پێمان بڵێ ینی هاوڵاتیان چۆن ڕوتان تێ دەکەن خەڵک چۆن ئامادەکاریەکە بۆ جەژن چۆن پێداویستەکانیان دەکڕن وڵا باشن زۆر باشن ئێوە تا کەی کار دەکەن لێرە بە ڕۆژ بە ڕۆژ 1:30 دین لە 12 و 1 شەو یەکی شەو لێرە بەڵێ بەڵێ زۆر سپاس یعنی من لە سەرەتای ڕەمەزانەوە ینی بەو پێی کە شەوان دەهاتین بۆ بەرنامەی پاشی و بازارەکان ینی کەمتر هەبوون بەڵام بۆ پێی ئێستا کە نزیکە لە جەژن و هاوڵاتیان ینی پێداویستەکانی جەژن دەکڕن و زۆرتر ڕوو لە بازارەکان دەکەن ینی ئەو قەڵەباڵغی کە ئێستا لە بازارەکان دەبینرێت وای کردووە کە ینی هاوڵاتیان بە شەو بە ڕۆژ ینی بێنە دەرەوە بۆ کڕینی پێداویستەکانە بە زیاتر لە شەوان ینی دیمەنەکانیش دەردەکەوێت ینی بە بازاری سلێمانی ئێستا بە شەو قەڵەباڵغێکی زۆری پێوەدارە ئەنی سەرجەم چین و توێژەکان دێنە دەرەوە ئامادەکاریەکەن بۆ جەژن و پێداویستەکانی جەژن دەکڕن دەمەوێت ئاماژەش بۆ بکەم ینی لە شاری سلێمانی هاوڵاتیان زۆرترین کات لە مانگی ڕەمەزاندا ئەنی بە شەو زیاتر دەکەوتن تاوەکو ڕۆژ ینی بۆیە خەڵەباڵغی و شوێنە گشتیەکان و هەروەها بازارەکان لە مانگی ڕەمەزان زیاتر جموجۆڵی لە شەواندا هەبوو. سپاس بۆ هاوکارمان ئارام بەختیار لە سلێمانی مامۆستا دەگەڕێمەوەلات ئەوەی بینیمان بازارەکان بوو ئێمە دوێنێ شەویشتۆرێکی تایبەتمان هەبوو لەسەر بازرگانیکردن و فرۆشیار و کڕیار بەڵام پێم خۆشە لەوێەوە بێمەوە سەر تەوەرەکە لای خەڵکی خۆمان هەندێک جار وا ئەزانن بۆ نمونە فێڵکردن تەنیا لە مامەڵە هەیە لە کڕین و فرۆشتن هەیە یەکێک لەو تاوانانی کە ئاماژەت بۆ کرد سحرە ئایا ئەویش بە هەمان شێوە بە فێڵ هەژمار دەکرێت یان لە ئاینی ئیسلام چۆن باس لە سحر کراوە ئاینی ئیسلامی زۆر جەنگ ڕاگەهاندنا جەنگیە کری سەر سحرێ سحرجی لە هەمی ئاینادا هەر بۆ سحرێ تێدەکردن و پێغەمبەرێ مەژی صلی الله عليه وسلم گەلە بەحسی سحرەیە کری و مرۆڤێت ساحر نەبسڕمان ناسینە و دگەل هەندێکی ئەگەر سحر تەوبێ نەکەتن ئەوێ سەر خەتەریەکە مەزندا مرۆڤێت ساحر و ئەو ژێت سەر خەتەریدا سەرزەرەری گەورەدا کاتی بڕون لە ئەم ساحرانەی و ئەم دەجالانە چونکو سحر چه هاتیە سحرال دەجەلێ هاتی سحرال نەڕێکە ڕاست هاتی و سحر گەلێک ئەڤر و وی سەردەمیژی گەلێکە مشەیە و لە پارێزگاهەکانی ئێمە ناو باژارێت مەدا ناو شارێت مەدا ئەڤر و گەلێک حاڵاتی تەلاقی چێبین سحرێدا ئەڤر و مخابنی و گەلە ئاریشێت خێزانیە چێبین سحرێدا گەلە ئاریشێت جواکیە چێبین سحرێدا ئەڤەخر چییە؟ يفرقون بين المرء وزوجه فرق جوازين بين ظلام وجنيجي تيخن أفاخر تشيا أجري السحر أفرو وقت خلقك طيبت أو الظانين ومعرفة دفن بيتن چنا نوفوان كسا وبار مازن جبدنوا خرحي لو غش وأذى بيغمبر ما صلى الله عليه وسلم دبيجيتن أو كسين بتشيتنك عرافكي نك كاهنكي نك ساحركي وباوري نبيجي بيجيت باوري نبيتن جيكو أو ساحر راس بيجيت بس دي تشيتنك كاتشد بيجيت چل روجا و چل شوا رب العالمين نفيجاوي و عبادتوي قبول ناكد و دقال هندجي اگر بچيت باوري لبينيتن وي باوري بيغمبرين ايناي فقد كفر على ما انزل على محمد صلى الله عليه وسلم اجا داخازا مش خلقيجي الفي كاناليم
كو خلقك باوريهم وان مروفانا إنيت وكيد بجنة فتح فالم أفا خر مرمى بخر وكرنا بارا وقال هندجي وان ساحرة هاريكاري ويارمتيام شيطانا ومروفت خراب ويلقل واحين خر ريكا شيطاني وريكا خرابة وريكا بيسية كو خلقك ساريكي دوم باشە بینە سەر یەکێکی دیکە لەو تاوانانە ئەماژێ بۆ بکەی کوشتن یان خۆ کوشتن. فرق هينا بين كشتن وخو كشتن يعني انتحار وكي أم دبيجن دس بيكي انتحار شيء بينوسا قتل الشخص نفسه عمدا مروف خو بكو جيت بما بست وأفاجي ناف إسلامي دا تاوانا كامازنا بيجي جريمة كبرى وخدي سبحانه وتعالى قرآن دا دبيجيتن ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما آياتا بيستو نهي رب العالمين دبيجيتن خوناكوجن رب العالمين يبدلو فانا بهنجو يبرحمة بومروف خوناكو جيتن مروف خو بكو جيتن دو تاوانت مازنت كرين ايك عدم الإيمان بالقضاء والقدر ويباوريب استيناك نائنايا أوجي قضاء وقدرت خدينا سبحانه وتعالى دو ونفسك كش بغير حق بماف أو جيانا رب العالمين دايما أو أمانة الدفمة ودقالهم ديجي إسلامي بينج ضرورات الداناي بينج كليات مازن كو أو ضرورات بين بارسن بيجني حفظ الدين وحفظ النفس وحفظ المال وحفظ العقل وحفظ النفس العرض عفوا دقالهم دي بيجي دبي نفس بيتا بارستن دبي آيم بيتا بارستن دبي مال بيتا بارستن دبي ناميز بيتا بارستن دبي مشك بيتا بارستن دقالهم ديجي إسلام چند حريصة دين إسلامي دين همي تشتي عزيز ترى بس قال هندجي اگر هات مروف مجبور بو آن دهتا کشتن یان ده خبره بحث اسلامی کتن خود سبحانه وتعالى بيجد إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان وقت عمار كره ياسر خبر قدينا پیغمبري صلى الله عليه وسلم ويبدلي باري پیغمبري هبو وقت پیغمبري مدينة صلى الله عليه وسلم قدي از شرمتت كم يا رسول الله قدي بو قدي من بحثي تكر قريش مدفيا دايكو بابت خل كشتنه خلاص بكم پیغمبر ما صلی الله علیه و سلم گفت اگه او هلوسته او موقفه دوباره بو جارك دي بحثي من بك الا من اكره وقلبه مطمئن بالإيمان گوشت برازي گوشت مرار مشروب خر حرام من شریعت دا بس اگر انسانك چولمه یکی صحرا یکی دا چر بردست نمازانی ده او نفسه لچیتن ده مریتن رب العالمین بوی گوشت مرار و گوشت برازي حلال کری بس چند دهند خوتن کو نگیت حالت امر ندا و بکوتاهی بینم فرمودا پیغمبری صلی الله علیه و سلم پیغمبر ما صلی الله علیه و سلم بجید او کسب آسنه کی خوب بکوجید رجا قیامت ده آسن هتو کت الزکی خدا رجا قیامت الجهنم دا او الجحر خوب بکوجید و از دو تبینی یازی سروی بابتی بشم اگر هاتو نوجداری پسپور گوتا کسا کی هشیار به تو و خارنه بخوی دیگه خطر دا دمری اگر هات وی پارز نکرد تعدای نکرد اوجید بیتا امتحار اگر هات مرور هاتو چو بجنی اوه حشته درباز نبه او صده 120 چو وی دمی هاتا کشتن اوجید بیتا انتحار اگر هاتو مروفی خوب سوزینیتن اوجید بیتا انتحار باشە مامۆستا منە مێ پرسیاری ئەو بکەم هەندێک جار کەسەکە کردەوەکە ئەنجام نایە بەڵام بیری لێ کاتەوە بۆ نموناڵێ خۆمە کوژم یان خۆم ئەسووتێنم ئەوەش هەر گوناحە پیغمبر ما صلی الله علیه و سلم هر تشتکی کو مروفی بگهین تا کشتنه چونکو انسان خلیفه خوده سر عردی اینی جاعل فی الارض خلیفه پیغمبر ما صلی الله علیه و سلم چه بيجيد لو أن أهل الأرض والسماء اشتركوا في دم مؤمن لأكبهم الله في نار جهنم يوم القيامة بيجيد هيك خلق عردي وعسماني خر جميعا كون بنكشتنا اكمروا في إيمان دار رب العالمين دي وهميها كده الجهنم دا وبو مروف هزرينا كده هزر جي حرامه اگر مروفي هزر كير پیغمبر ما صلى الله عليه وسلم قلت لا يشير أحدكم بسلاحه إلى أخيه المؤمن بيجيد كس شكي خوب سعبد و مثلا دیتا کجم یا چکی بین تدر نیشا برای خوب دادن بجید حتی این کان من امه و ابی برایوی دای کو باب بیتن بو ای هنی کسیش هی داواکا خوا بیکوجه بون مون علی خوای بمرمیان او دعایان لناو خلق اوش به همان شوا لبروی که بس یکی بیرمیت و که لناو خلق به چه شوا زکم مسرتا گود لو انتحار لاسلام حرامه لو توانکی جوریه لو دو اگر کانی سرکی
ئەگەری ئێکەم نەڕازیبوون بە قەزای و قەدەری خوایە ئەگەر مرو لەم دنیاە تەمەنا بکرێ کە بمریت یان بێتە کوشتن ئەوە ڕازیبوون بە قەزای و قەدەری خوای نییە وەکی ئەم بێژین ئەگەر مرۆڤ بێژیت یا ڕەبی من بکوژە یعنی ئینسانی vê دنیایدا بەس vê یە ڕەحەت بیت دنیا نەجێهێ خوشیەیە بە تەنها وەکی ئەم بێژین جێگەی ئارامیە بە تەنها دنیا جێگەی ئەزمون و تاقیکردنە مرۆڤ دەچیتە ئەمتیحانێدا ئەمتیحانێ یان دێ سەرکەویت یان دێ خوش بیت ڕوژێکێ دەبیتە ئێکەم ڕوژێکێ دەبیتە دووەم مرۆڤ تەمەنا مرنێ نەکرد پێغەمبەرێمە صلی الله علیه وسلم خوب بوو مرنێ ئەدبێژیت لا تتمنوا الموت چ جا تەمەنایان مرنێ نەکەن شریعەتە ئیسلامێدا ئەگەر مرۆڤی گوتی یا ڕەبی من بکوژە یا ڕەبی بێمە کوشتن وەلەو پێغەمبەرێمە صلی الله علیه وسلم گوتی دعا لە نەفسە خو نەکەن دعا لە ماڵێ خو نەکەن دعا لە عیالێ خو نەکەن چونکو مەلائیکەت بێژن ئامین و رب العالمین دعای قبیل کردن ئێجا خود دعاکردن سەر مرۆڤ واتە قسەی ڕاستە کاڵێ بۆ نمونە گەر دایک و باوک دوعا لە مناڵی خۆی بکات دوعاکەی جێبەجێ بێت یان خواڵەی وەرەگرێ بۆ نمونە بڵێ خوایە ئەو مناڵی من ببیتەوە دوعای مردنی لێ بکات لێرە نەسیحەتێک ئامۆژگاریەک جەگەر گەلە عەزیزە کوور گەلە عەزیزە کچ گەلە عەزیزە داخوازێ لە هەمی دایک و بابات کەم دعایت بە نفرین و لعنەت لە کەس نەکەن تایبەت کوڕ و کچ مرۆڤ دعای کوڕ و کچا نەکەت بەلکی گەلە جارە ئەو حالەتەیە چێت بین باب یان دایک یێڕابی دعا لە کوڕێ خۆ بکات پێت چاوێت کوڕێ خۆ یان پێت چاوێت کچا خۆ کچ یان کوڕ قەهرەدا عاجزیادا گوتی وادەم دایکا من دعا لمت کرد چۆ خۆسۆ یان کوڕکی گوتی وادەم بابێ من دعا لمت کرد معناوی ئەس مرۆڤێکی خرابم مرۆڤێکی تاوانبارم وی کوڕی خۆ کوشت چ لێ هات بۆ ئەو دعایە پێت چاوێت وان بۆ زەرەر دیگەل هەندێکی رب العالمین دعایە قبیل کرد و تایبەت رب العالمین دعایە دایک و بابا قبیل کردن چ باشیە بیتن یان خرابیە بیت ئێجا نصیحەت وەکی پێغەمبەری مەجید صلی الله علیه و سلم گوتی لا تدعوا على اموالكم ولا على اولادكم ولا على انفسكم دعایان نە عیالێ خوب کەن نە ماڵێت خوب کەن نە بچیە خوب کەن دعایت باشیە و خۆ ئەگەر کوڕ هات و کچ خراب بن باش نبن ئەvە ئەمتیحانە خودەیە سەبرێ بکێشن دعایە هیدایەتی بۆ بخوازن یا ڕەبی هیدایەتی بدەیەوە باشە مامۆستا هەر لەسەر کوشتنەوە پرسیارکەم هەندێک جار کوشتنی بە ئەنقەس نییە قەزا و قەدەرە بۆ نمونە کەسێک بە ڕووداوێکی هاتوچۆ یان هەندێک جار بەهۆی تەقەمەنی ئەمانە ئایا ئەمەش هەمان تاوانی ئەو کەسێ هەیە کە بە ئەنقەس کەسێکە کوژیان جیاوازیەکەی چییە لەگەڵ ئەوە جیاوازی هەیە چونکو شریعەتە ئیسلامێدا کوشتن سێ جورن بيجد قتل العمد أو مبستي مروف إيكيب كوجيتن أوجي رب العالمين آيات نوتو سي رب العالمين سورة النساء بيجد ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وعد له عذابا عظيما كشتنا بمبستي مروف بيتا كشتن لدى سردستي إيما شار جزاهنا إيك رب العالمين ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم جوي جهنم ودي بردوام منيد وغضب خدي سبحانه وتعالى السر ولعنته خدي السر وعد له عذابا عظيما ودي ساجي اسلام بجد بياسايا السرور بيت اسلام بجد ولكم في القصاص حياة يا اولي الالباب اگر كسكي مروفا كشت بغير حق بماف دبي او كسجي بعدالة بدادية بيتا كشتن بس تشتكي عشائري جي هي مدفيد اماجي بيدم رب العالمين قرآن داد بجد ومن قتل مظلوما فقد جعلنا لوليه سلطانا فلا يسرف في القتل إنه كان منصورا اگر مروف هاتا كشتن تاوان سركيه تاوان سر بوكوش يبخو بس اوي ريدانا كشتنه كري اما جاهليت دا بري سردمي پیغمبر صلى الله عليه وسلم اسراف هبو الكشتنه يعني چاوا داهتن مثلا من كسا كشت بصمامي من براي من هاج في تاواني نينه هاج في تشتي نينه دايه ديهن بصمامي من جيجاتي من كجن يوم براي من كجن أفا قلنا حكام أظن الشريعة إسلامي دا ديسا خو أحد القديم أحد الجديد بياما كفن وبيامانين يعني توراة وإنجيل تأكيد سر كشتنه يا كريكو كشتن تاوانا كام أظن چنكو تاوانا كشتنه اي كم تاوان بو هر سردم آدم لسر عردي خد سبحانه وتعالى بيجيد سورة المائدة من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا وليرا جيد نمونك بيجم كو تشوى خد سبحانه وتعالى بيجيد أو نفسك بكو جيد
کو سر بنی اسرائیل هات نویسین هش کو عالم خر کشتی اگر دکتور نوجدارک بیت بزانیتن او و عملیه نجاحت نائینی بزانیتن صد بصد اود دستوی دا مریتن بس بپارا ده عملیه کتن اویب مبستی تاوانا کشتنی ها کری اگر هاتو مروفی زانی او تشتا ده ضرر بیتن بو خلکی اند زیار بیتن آوائیه که چه بکتن صد بصد او کشتن حقی اما کشتن جورا دوید بجنه شبه العمد و یا سه خطا یا شبه العمد یا هی و یا خطا یا خطا چیه یا بخلطی و مروفک هات کو هاتو چویه مرورا حشته چو و انتباهه و یه صد کتب تبینی کسک بچیکک من دالک آفرتک هاتو رودان چه بی قضا و قدر خودیه بس گل هندجی رب العالمین دو تش سرویت داناین اگر مروف خلطی کسکی بکشید از شما نیچریه صحرایه متأکدم کو مروف انسانک وی عردی دانینه دی چم نیچریه کم من گلک هاویدن مروفکی کف چما بس نبو از مروفکی بکشم یان کسک هات سر من دو بسینگی خو او عمر خودی کرد اول دو تش سروینه دو هیوا سرک دی روجی بید او حق خودیه دو هیوا دو مانگ روجی دا بید الا بعذرك نبیتن و یا دویجی دیه دا دیه چیه یعنی دی پاره دا خدا نه اوه هاتیه کشتن فرق و جوازی نا بین هر کو یا هی باشە برکاتی جی نکو هم زیادر دا آمین بەڵێ ئەگەر بکرێ ئەوە دوو جۆر بوو کە ئاماژەت بۆ کرد بەس من ئەمێ پرسیاری ئەوەش بکەم لە چ کاتێک کوشتن لە ئاینی ئیسلام ڕێگە پێدراوە ئایا هیچ با بڵێن ڕێگە پێدانێک هەیە بۆ کوشتنی کەسێک یعنی چۆ ئەگەر ئاینی ئیسلام ڕێگە بە کوشتنی هیچ کەسێکە داد بە هەر هۆکارێک اسلام دائما پیو کابکار اینای القرآن دا و پیغمبر مجید صلی الله علیه وسلم النفس چیه علماء بیجن او هر دو بیتا الف و لام گشتیه بصرمان بید غیر بصرمان بید هر آینک بید به حق تو مروف توانا کشتن بکتن توانا کامازنه الشریعت اسلام دا و دیگل هم دیجی مدوید وی کنالی آماجه بیدم اسلام چجا نگود یا غیر آین اسلام سدست اسلام بیتا کشتن اسلام نهات یا ناسین وکی او رو گروپ تنطرو بحجتا هنده ام خلقه کی بخورتی بصرمان کین او بکوجین نخیر پیغمبر ما صلی الله علیه وسلم لمدینه منور لیفری بیدا جیوی سردمی سه قبیله بنو النظیر بنو قنیقاع خرگل پیغمبری بین صلی الله علیه وسلم بو پیگ و جیان پیغمبری صلی الله علیه وسلم گل وهابی بو پیغمبری ما صلی الله علیه وسلم بحثی فلا المصری گوتی استوصوا بالاقباط خیرا فإن لنا معهم صلة ورحمه گوتی اسوصیت اقباط بکم بخیر ما گلوا دلووانی و صلة الارحام و خزمانی ها گل هی کشتن همی ریکاب همی شوایا اسلام دا یا حرام الا اگر تاوانکا مظم بکتن حرابه بکتن بیتن عرد ما داگیر بکتن چو بصرمان بید ای غیر بصرمان بیت عرد مروفی داگیر بکت یا تعدایی الشرف مروفی بکتن چونکو پیغمبر ما صلی الله علیه وسلم چد بجید انصر اخاک ظالما او مظلوما پشتوانی یا برای خوب بگیره یه مظلوم و یه ظالم گوته یا رسول الله مظانی مظلوم بس اگر ظلمیه بکت چو هم پشتوانی هایی بکن گوتی منعایی بکن اگر کاج جهبید بس وی فرموده جی بیجم پیغمبر ما صلی الله علیه و ایکی بسیاروی کرد گوته یا رسول الله اگر کسک بیت تعدایی من بکرد از چه بکم پیغمبر ما صلی الله علیه و گوتی منعوی بکرد گوتی اگر هاتو بو یعنی من منعوی کرد بس دبیت شر و اگر اسوی بکوشم آن او من بکوشی چوا گوتی اگر تا او کشت او ده چیتا جهنمی دا اگر تو هاتیا کشتن تو شهیدی باشە ئەمێ پرسیارێکی تر بکەم کە بەداخەوە ئەمە لە کۆمەڵگەی ئێمە زۆرە حاڵەتی کوشتن بە ناوی ناموس و شەرەف بەتایبەت بەرامبەر بە خانمان کە بەشێکی زۆر لەو داتایانەی کە هەیە ئافرەتن کە ڕەنگە حاڵەتی پیاوان زۆر دەگمەن بێ ئەمەش بە هەمان شێوە تاوانە کوشتنی ئافرەت بە ناوی ناموس و شەرەف لێرە بێژم ئەگەر تاوانەکەی هەرچیەک بێت بەێ بێتگەم لێرە بێژم مخابن هزار جا مخابن هند عرف و عادت عشیرت و ملت سر اسلام هاتی حساب کردن او بابتا راستی هر بابتك لقاءك دو دیداری پید ویان بله با ام هیوا رمضانه بلکی بیت سبب خلق اخر تماشا بکت لمکاته وکی ایمد لین مخابن هزار جا مخابن گله کچ
گله آفرد گله گنج هاد نکشتن والله فاحشه کرد والله جنکاوی خیانت کرد کید بجید خیانت کرد کید بجید فاحشه کریه یان اگر هاتو آفرت خیانت کرد کنگی اسلام بجید بکوجه اسلام گل زحمت اخستی که مروف بجید او مروفیان او آفرت خرابه اسلام بجید 4 شاهد بدوین 4 شاهد اگر ها 4 شاهد هر دو چاوا ندید بیتن که اوید توی تاوانت کن و بدرستی جی اوه نشی تو بجیوان هر دو کسا تاوانا 10 من پیسیه کری اوه ایکی بسیارا پیغمبری که صلی اللہ علیہ وسلم گوته یا رسول الله اگر از بینم کسی گل هف جینا من 10 من پیسیت کن گل هف جینا من زنای بکن چه بکن پیغمبری صلی اللہ علیہ وسلم نگوته بکجه گوته 4 شاهد بینه عجیب ما گوته یا رسول الله ما دکیوی دمی شوه از چما مال کسی که 10 من پیسیه گل هف جینا من گل خیزانا من کد از 4 شاهد بینم رب العالمین حلق اینا درید بجنه الملاعنه ملاعنه چیه دهید برانبری دادوری لدادگه دهید انک ظلام ده بجیتن 4 جا اشهد ان زوجتی زانیه یعنی اشهادت دم که خیزانا من کفتت فاحشه دا یان 10 من پیسیه دا جارا بشته ده بجیتن ولعنت الله علی این کنت من الکاذبین لعنت و نفرتت خودش سر من اگر از درو کربم وی دمی شریعت نابشتا ظلامه بکوشه خلاص ده لیک وبن یعنی اسلام بجیتن اگر هاتو ظلامی دید جنکاوی جی خرابی کر طلاقا هی ملاعنه هی اسلام 4 سری یادای بله وقت بجین وقت جیل مدبر لبروی بابتك زور هەڵەگرێ و کاتی زیاتری شێ و کاتەکەی ئێمەش تاوا بۆ مامۆستا زۆر سپاس بۆ مامۆستا عیماد هەرکی پێشنەش و چارخوێنی مزگەوتی دۆمیزی گەورەی دهۆک سپاس بۆ ڕێنماییەکانت دەستخۆش بۆ چالاکی ئاینیەکانی ئەم شەو پەیامنێر یاخود هاوکارمان ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمانە بێت ئیسلام ئەم کاتت باش پێمان بڵێ و چالاکیانیانەی کە ئەم شەو لە زاخۆ بەڕێواچن چییە و بەتایبەت لە کۆتاشەوەکانی مانگی ڕەمەزان لە زاخۆ مسلمانان دەیانەوێت چی بکەن؟ دەمێتە و میوانên te û hemî bînerên Kurdistan 24 jî baş bitin sara helbete di ev şeve de parşîva ev şeve de xwe hes ket me mêvandariya tîpa Mihemediye kiriye ku tîpeka rekûpê ku pêk hatiye ku sirûd û مدیحه و ستایشن آینی پیشکش دکت و تیپکا برهمدار آنهیا خوده ادوی ماویدا ام ده ریاوتی پیدا خدمتا بینرین کردستان 24 کم ناو خوب ناو وجی بخیر هاتنا سرجم تیپت که مهم خیر بین سرچاو ام ده هولدن وی ماویدا کمتر باخوان زیادتر سرودا مدیحه ستایشن آینی پیشکش کن بو بینرا دست که اگرم کورتیه که سر تیپا محمدیه بحث بکن تیپا محمدیه کنگی هاتیه دامزراندن و هزراوی چی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين تیپا محمدیه سال 1993 هاتیه دامزراندن بداية ملايت ميد مازن وەک سید علی و حاجی عەبدولکەریمی و جەماعەتێ ئەف تیپە چێکر و پشتینگی گەهشتا جیل بوو جیلی حەتان و کەتی دەستمەدا و ئەمش 14 نەفەرا پێک هاتینە بەرپرسێتی بێن و کە حاجی سادیقە بێژە ڕازی بێت مەوجودە لەگەڵمە بەڵێ و شێخ معروفژی کاروبارێت ئیداری پرایڤەت بێت ئەژی وەک بەرپرسێ ڕاگەهاندنێ و هەی عەبدوڕەحمان و شێخ محمود و علی و محمد أوجي لدار الدافين أوجي دافع بمجانا هرواسا رضوان وحسين وسعد الله وشار نفر الديجي ميتين حاضرنا بنا سيدة ملاعيمات صلاة مجيبوي هنا وكاك أرشد حفكوي عمليات كريال قال سعيدي ومحمدي بلعة ما دوبر هم إنا خاري 2008 ونوطو 8 وك سيدي هر سيدي يكيش تقريبا 12 حتى 14 استرانا أنجي سرودت آيني بكاتبي ونزيكي 10 كليب أجي معنا أبد كرتي ما بود بحثي باش هم ده زیادتر پرسو جارد بشن دانستاندنا کنن سر کاروبارن و این تیپ سر او پرسگیری کت کمن ریکا ولی از باورم بینرژک و از زیادتر متخوازن گهداری سرودگی بکن بزنم چه سرود و برای هفکری هم گهدار بکن کرم کن الوداع الوداع
يا شهر رمضان الوداع يا شهر الرحمة والغفران الوداع يا شهر التهليل والتسبيح والذكر وتلاوة القرآن الوداع چه شبک پیروزه خدای من یه ناف کریم خدای من یه ناف کریم ناوه وی لیلت القدر تدا قرآن برای کریم تدا قرآن برای کریم چه شبک پیروزه خدای من یه ناف کریم خدای من یه ناف کریم ناوه وی لیلت القدر تدا قرآن برای کریم تدا قرآن برای کریم لیلت القدر لیلت القدر لیلت القدر لیلت القدر لیلت القدر بیروزه لیلت القدر بیروزه خیرا بشوی گرانه خیرا و به هزار حیوانه خیرا و به هزار حیوانه بخاری همی ملائکت حتی جبریل يدقلوانه حتى جبريل يدقلوانه خيرا بشبي قرانه خيرا وبهزار هيبانه خيرا وبهزار هيبانه الخاري همي ملايكة حتى جبريل يدقلوانه حتى جبريل يدقلوانه ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ليلة القدر عشتية جست هناك ديارية جست هناك ديارية بك طاع الدعاء ونبش حتى سبيدي تناهية حتى سبيدي تناهية ليلة القدر عشتية جست هناك ديارية جست هناك ديارية بك طاع الدعاء ونبش حتى سبيدي تناهية حتى سبيدي تناهية ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة gelek spas destت و خوش بنو ماندینه بر ام بریارین خاره مگلک بحث لوی کی کر کو پال پشتیل ویتی پتی تگرن ماشاءالله تیپ کار کو پیک و خدام برهم و بحث کر کو چو جوره پال پشتیل و نای تکرن و گازنده جهبین گل و گازنده تو چنه بوچی اف تیپ و کی هین بجنش رمضان بو رمضان خویای دیاره شویره و پیفه بوچی دیارین اگر چنه اگر ما مستوى و سالاسیه ما چه برهمین سالاسیه اگر چه پال پشتینی نبو ایک ما هوزان و آواز ام محتاج گلک هوزان آوازانی بله
محتاجی تومار کردن محتاجی کلیپ کردن افتی پاهنه ما مستحکر پال پشتی که بچیک بوهابد یا بچیک یا گلک بچیکش بوهابد ده افتی پا باور که برهمت جان و ریک و پیک و گلکی شولکی باش کرد بس هر چند افتی پاهنه چه پال پشتی ندیده شنده شبه روخایه یعنی همشه میجی چند تیپت هفشوی ویل پارزگاه دو که هنر الپارزگاه دو که ما زاخو هم به حسین ما سید هین اکیا جودیه بله اکیا میا تیپا حاجی کرن محمدی صلی الله علیه و سلم و میا سی یا رکابایا هی مزگفت رکابایا هی ما مصطلح حتی دو که حتی آکری حتی حولی رجامه چون مسخ کرنا یادت بیراوریا مجدایک بونا پیغمبر صلی الله علیه و سلم یادت آینیت گلک یعنی زور امت آماده بوین ش گلک جورت آهنگا هندک دی خوازن اکی آباهی که بخوابا کرید بید هندک صلوات و هندک مدیحت مولایی بید خانی و ایکم بینگاف هندک مدیحه و هندک سرودت آینی بند مولایی ده دعوت ام دیشین باش از زیادتر السر پال پشتی بسکنم تا گود حتی هوزانج بله زاخویا کانیکا هنری کانیکا هوزانوانا هنرمند داتی تناس کرن بله ماشالله هوزانوانت مزنت لی بوچی خوال وناکن خودان آیا و درگه وان نقطایا یان او بالو وناین اگر چن ما مستعد شد بت احتمال جانبه که و حتی که بشکل تفصیلی ما شهبت چون ما هندک درگه قطعین و چون من نهات کرنه هندک درگه من قطعینه ما مستعد خودش راضی بود ما مستعد عبدالعزیز سلیمانی راستی اوی برهمت وی هوا اکشونه و برهمویه بله هوزان و آوازی توینه جامعه هر دو جاز حاضرم آماده ما بهار خدمت که کاره که بله هکر اوی جامعه او خدمت کر اره تومار کردن چه ما مستعد باشه وکو حکومت هیچ پال پشتیه که الوانو پشتوانی نه وكو اوقاف هم يزخو مستعمل سعيد وكو ريفا بري اوقاف زخو جامري پشتوانه ما كمعنوي جامري چه پیچی نابت هر این وقت حالات يعني وكو اوي هندي شيانت خو فال پشتیا کو جامري دعم ما هندي معنوي بله و گازنداج دزگه میدیای جهبی نه چه بتوش ما جهبن بوچی چه دزگه میدیای خال و نکرین خودان بر هم اتومار کردن و گفت ما گازنده شویه که جهان والله ما مستعمد بینین يعني رمضان حتى رمضان امتن بیرا تزگهت بیرا ماج بیرا تشتر و چالاکی بزافنین لو هم جبر کردستان بیستشارت کن ام سپاسیات کن اول چند ساله که او دعوامت کنم متخوازن بو نشتنه که بگی و ام چند سر دکا پیشکش بکنه و جه فخر و شنازیه بومج طبعا اكيد سپاس بواج تلفزیون دی هر چند احتمال وی ایکش نکن بله باش ان شاء الله یا تشیان دا بد امجد خدمت ها کن و کتیب اگر هم گهداری سرود کادیتری بکن و چیزی گرتیه کو پیشکش کن ماشاءالله برهمت و زورن لاون کو بجارن اون کو خلق حاجت کن اون کو ود وین پیشکش کن هم گهداری کدی بکن اللهم صل على شمس الضحى بدر الدجى خير الورى نور الهدى أسعدنا وشفيعنا ومولانا محمد وعلى آله وصحبه وسلم محمد المصطفى الصديق الأمين محمد المصطفى الصديق الأمين دخزا مش خذي مازن بحشتنا بالأزود دخزا مش خذي مازن بحشتها بالأزود الله الله كريم الله صلوات سر حبيب الله صلوات
صلوات سر حبيب الله 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 كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله أوسل وري أنبياء أقول لك السرد لايا أوسل وري أنبياء أقول لك السرد لايا أو نورك السر دنيايا أو جانو جيانا مايا أو نورك السر دنيايا أو جانو جيانا مايا الله الله كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله 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 كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله اسمري ديرك تاما يفجويري بازاتاما اسمري ديرك تاما يفجويري بازاتاما جان من بوتا قربانا ودينت حبيب الله جان من بوتا قربانا ودينت حبيب الله 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 كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله 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 كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله دست خوش بنماندین ابن زور سپاس بوا بله عطنا نزدی زفرم دفته و هلبته 26 سال بو تیپه که بویرنگی و خدانا دو برهمات بد یعنی چنده که هینجش برهمین خوانه رازی بد جالبه که راگهاندن و تیپه دسته داده و چنده دست پیش خری کریه که گازندش نبونا پشتوانی هبین اش دستگاه راگهاندن این کردی که پال پشتی لوه بکن و چه برهمه که تریده هیا کش بر نبونا پال پشتی هین لیر را استابه ما وكو بيف وآواز ميتين سيدا سايا ما مستعد العزيز سليماني راستي جالك دانا ما يد دنگ جيتين هندك دنگ تومار كرينا بس ما نشيا كليب كين اجبر راستي نبونا مادي اكيد چونكو گلا بيد ويد تومار پارد وين كليب نوكيت مدرن جا گلا بيد ويد اجبر هندي اميد موين راوستاي ميتين ما گلك يعني يتين بس اغلبها جي يتبري اغلبها راستي بزمان عربي بي حتى ما كاين كردي وام هاتين هندك هوزانت كردي بينين سيد عبد العزيز بيفكاسي چنا داينما هانو كاين چند حول دنكو برهمت وب كردي بن دريا تقريبا نوطش صادمه يتكرين كردي اما اجا عربي جلكتين يعني زياده عربيتين بس ان بتر يعني ملات منوكا طلبه كردي كتراستي جبر هندي ام محاولات كين حميه بكينا كردي چند جوان برهما كليب كرينه ما تقريبا نزيكي دهايت كليب كرين بس كليب راستي كليب يتكافن نلوي اوستين الفضائيات جي بين خوري راست باش وزوك وزاره اوقاف کاروبار نهانی آیا فان تیپال هم به زاخواد گرد پال پشتی الوت کت یعنی جارنا و درگاه جقطایا کو بالو و نهاتنه ام بیو گریداین راستی بس وکو شیخی کلام کری گوتی هیچ بومه چه تشتی واسانه کریه کو ام بشین همی برهمه خوب بدینه دیار کرد آنجی بینه تو مار کردن و کلیپ کرد یعنی کرد کس پشتوانی منی والله دم ویدیوش بینه که اینجا که ما مستا سیدای سربست بله سربست لزگینی جاره که الوکیل برپرسیلخه الفیری جاره که هندک اوی دیدم همشیان دو کلی با چیکین به و زیادتر ماینس را وستا باش و چه داخوازیه که بونمونه السنور پارزگاه دو که اگرم بجنش پارزگاه دو که شقای مقام قزازا خو عالی هندیان شو لجه کو و بین بویتی به و راستی کو پال پشتیه که بتن هندی کو من دیفچون کریه و برهمت و دیتینه راستی برهمن بجاره وایتنه و دوید برای شاشای کردستان 24 دنگی خواب گهینین کی تاناوه بید خالویتی به بکت خدا راستی هم دنگی خوب ریکاچاف که کردستان 24 گهینینه وزارت روشن بیری مجیب کن تیمکی رسمی فرمی یعنی ام بشین ما اجازه هبد ام بشین شوله خوب کین و بودجک آن تشتک مثلا باشه هنیتانو که نه تیپکا فرمیه تو دخواست کشنی که بده فرمی بله راستی وک رسمی ورقه من
أبي دي فجري دوين أوقافه بس وكو رسمي بين مثلا أم بتشينت وك أبي دي دا تيبك هنري وأيني وتيبيدية تين مثلا خدمات هنر وديت كن هنر أبي دي مثلا الدنيا يعني وتقال ريفابريا روشن بدي الزاخود دهوك وزارة هول ضايق دهوك مجارك وعدونا ماجي راستي قلت شتيت خود شيء كم بي كي وعدا سيدة برات همرينا بله سيدة أيوب رمضان ريفابريا روشن بدي قلت أزي بوا بي أوفم وأزي بي رابم بشتينجي من رواستوي حتى أنو كان شنا كذي ويجي في فيا جاردي هن وعد البيروي من درجة البيروي كاش طلبت كتم بشي برهم يدخلش السيدة أيوب رئيس الصلاة أنا راستي قالك خدمات كتر ما دفت يعني أفاجي بتيمة كي رسمية أويني عشان قالك يوديت أويني ما يتهين ملاتي ما بصربان أنا هم بس هم بيجني الدنيا مش برهنده كم ببينا فرمي أمشين هش تنقوفت باشتر هو فين ده نشتاقوا ما يتصرف كلام بشين شو ليه خوبي باش في فيا رمضان دهاتی ام گازندانه کم کوش رمضان ام ساله هین هنداب من هتا رمضان دی ان شاء الله افعالیم کم نافتوان اینا ما عندك برهم هبن او من اوید کو يتبركا هاري كاريا وبشتواني وبالبشتيه دنگه مدگل دنگه و درکا رهبری روشن بیدیا گشتیا درود ان شاء الله دنگه و بگه تو بالبشتيه بتکرم اسلام يعني ملاتي ماجي راستي خلك زاخو هو كيجي قالك حش سلوت آینید که یعنی از اما في رمضان جی من قالك ديتي نبيت ها چه هيا چه نينا و چه گر چه نگر سيدا ما تشتني نينا بس همیشه هر برهمه کرد شش هيبا بي رمضان بسيارة ما تذكرني كا ام جاوري برهمه نينا ام جد بجنه ان شاء الله ياخذ حسكم يعني باور بك يعني سرانسري محافظات دوغي يعني قضاء وناحيه بقي بحد شيء ما تبين بجد ام جاوري برهمه نينا بجنه ان شاء الله باشه جداش حکمت اگه از وی پرسیاره بکم و بشترا جاردیم سرودا کدیتری بجاره گهداری بکن و درگه بجن کرت تایبت کمپانیا کسی نقطه کو خو ببت سپانسر هنده کارت و اگر چه نبود اما ببینم 5-6 سال بی که حکومت عرمه قیرانه که تند و کیردا در باز بی و بنگاون آوتیه صدام کمپانی لزاخو هنه خیرخواز لزاخو هنه نی دستی خو بدم پشتوه پشتیا ویتی پی بکن هر چونه سوپاسیا هر کسی که کن هاری کاریه بکد راستی بس او کاری احتمال کسی که دواسیا کرد بس نه آسته واسا یعنی ام بشین شو لک مازن پی بکی یعنی واسای دایم ام بشین بخو دفت خو پی بکرین جهازی که پی بکرین دستک جلکا جلو برگا پی بچیکین هنده نبیگو بشین شو لک کیما گله کیما کمپانی اوت بیشتن بوچ دیواکی نمیچن غیر ریکاویدی یعنی باش كيما هي هندي كهامي ولي تانا و بنجرا بجن طال بشتت و بمشتوانت و بو هندي كو تيب برهمن زدتر باشتر ج پیشکش بکت ام گهداریا برهمه کی ویدی بکن سرودکادی بکن از باور من گورای دن باشه گورای خواسته کالی که کردی بتیش باشتر فر يا أرحم الراحمين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين فرج عن المسلمين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين فرج عن المسلمين يا ربنا يا ودود نسألك فك القيود يا ربنا يا ودود نسألك فك القيود ونيل كل القصود واغفر لنا أجمعين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين فرج عن المسلمين يا ربي يا ذا العطاء نسألك كشف الغطاء يا ربي يا ذا العطاء نسألك كشف الغطاء ومحو كل الخطا وكلنا يا معين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين فرج عن المسلمين اللهم صل
وزد وبارك وتفضل وتكرم على الحبيب الشفيع السعيد الأمين محمد صلوا وسلموا عليه الورابة يا أبو القاسم الوعي قاصد أكبر الو فخر بني هاشم الو رابات ويريبان الو رابات ابو القاسم الو اي قاصد اكبر الو فخر بني هاشم الو رابات ويريبان الو عيسان وري عالم الو اي مفخري ادم روض راب يا خاتم جنوف ومرقد انوار الو راب ابو القاسم الو اي قاصد اكبر الو فخر بني هاشم الو رابات ويريمان جنوف ومرقد نورين الو طه الو ياسين جدل صوتينا متمسكين الو مهدر جي محشان الو رابا ابو القاسم الو اي قاصد اكبر الو فخر بني هاشم الو رابا زور سپاس بود دستت و نشون ماندی نبن ناو کردستان 24 سپاسیا آماده بینوات کن سپاسیا رهبریا و قفازا خود کن که همی سالا بود دست نشان کرنو دیسان دابین کرنا مزگفت جلزاخو حالی کرد گلمدا هیویا سارا کو مشیا به چند دکید وی موایدا خدمتا بینرین کردستان 24 و شاشای کردستان 24 کرد الوری از ده وگرم دفوه ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانیشت دەچینە چاوەڕێکی دیکەی پاشیف لە بابەتێکی تەندروستی باس لە کێشە و گرفتەکانی کۆئەندامی میزەڕۆ دەکەین و ئەو نەشتەرگەری یاخود ئەو چارەسەریانەی کە بۆ ئەم نەخۆشیە دەکرێت چییە و خۆپارێزی چییە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر سەرهەد ڕەشید پسپۆڕی نەشتەرگەری کۆئەندامی میزەڕۆ ئامادەیە دکتۆرم کاتت باش زۆر بەخێر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کارمەندە بەڕێزە سەرەتا باشی کردنەوەیەک لەسەر ئەو کۆئەندامە بکەین لە چی پێکاتووە و کاری چییە بەڵێ گەر بگەڕێنەوە بۆ ئەساسەکە تەواوی بە دوو بەشی سەرەوە کە بریتە لە گورچیلە دوو گورچیلەکە خوای گەورە پێمانی بەخشیوە و هەر گورچیلێکیش پێکاتەکەی زیاتر لە ملیۆنێ مەسفایە کەواتە 2 ملیۆن مەسفا ئەگرێتە خۆی ئێتە خوارە بۆڕی ئەو بۆڕێک ێتە خوار لە بینی گورچیلە و میزەڵان ئەو بەشی سەرەوەی پێڵێن بەشی خوارەوە میزەڵان و مەخرجەکە کە میزەڕۆ میزەکە لێوە تێپەڕەبێتن کەواتە لە دوو بەشە بەشی سەرەوە بەشی خوارەوە بەشی سەرەوە و گرنگترین کارکتەرەکە لێرە کەواتە دوو گورچیلەکەیە لەگەڵ میزەڕۆکەیە کەواتە گرنگترینیان گورچیلەکانیش بریتین لە مەسفا هەردانەیەکیان ملیۆنێ مەسفا لە خۆی ئەگرێت ملیۆنێک ملوولە کە لێەوە خوێنەکە تێپەڕەبێت یێتە سەر گورچیلەکان چەند خوێن دێ بۆی ئینسانی طبیعی هەر مرۆڤێک لە دقەیەک ئینسانی پێگەشت و تقریبان 5 لتر لە دڵەوە دەفعکرێ خوێنەکە تەوزیع بێ بەسەر ئەندامەکانی جەستا 125 کە ئەکا تقریبان لترێک و ڕبعێ باڵێ 1250 سیسی بۆ گورچیلەکان ئەڕوا گورچیلەکان ئەو ڕێژەیە وەرەگری هەردوو گورچیلەکە لێەوە مەسفایەکات فلتەرێکات کە تقریبان ئەم ڕێژەیە 198 جارێک کە فلتەرێ بێ دووبارە ئەمژرێتەوە دووبارە گلێداتەوە تەنها 101 بۆ 2 ئەوەی کە زیان بەخشە لێەوە تێپەڕەبێ فڕێدا ئەبێت بە میز و لە نەتیجەیە بەڵێ بینە سەر دیارترین نەخۆشیەکانی کۆئەندامی میزەڕۆ کامەیە بەڵێ دیارتریان تەواان کە تووشێ بە تایبەتی لەم وڵاتی ئەمە کە کەوتێتنە نزیک هێڵی ئیسیوا باڵێن گەرمە بەردی گورچیلەیە لە هەموو عالم کە گرفتێکی زۆر زۆرە بەردی گورچیلە زائیدەن هەوکردن ئەم دوو بابەتە زۆر زۆر زەقا ینی بەردی گورچیلە ئەگەر ئینسانی ئاسایی بێ احتیمالە لە ژیانیە 115 لە کاتێک لە کاتەکانی ژیان تووشی بەردی گورچیلە بن بەشی دووەمیان هەوکردن زیاتر
ئەمیش حاڵەتێکە تووشی گورچی لە ئەبێتن لەوێشەوەدا ئەبەزێ هەم بەردەکە هەم هەوکردنەکە واتە هەم لەسەرەوەدا ئەبزێ تووشی گورچی لە ئەبێ تووشی بۆ ڕێکە ئەبێ نەخۆشەکە هەست بە ناڕەحەتێکاتن. باش ئەگەر باس لە هەردووکیان بکەین سەرەتا بۆ نمونە بەردی گورچی لە نیشانی دیاریکراوی هەیە و کەسە چۆن هەست بکات کە ئەم کێشەیان ئەم نەخۆشی هەیە. بەڵێ بەعام بەردی گورچی لە درستە بێ بە زۆربەی مەسەلەن تووشی هەست بە ئازارەکات کە بەردەکەدا ئابەزیان وەتە لە گورچی لێە ئازاریە بێتن یان جار وایە بەردەکە تووشی هەوکردنێکە بەڵام مەرجیش نییە زۆر جار وایە مەسەن نەخۆشیەت بەبێ هەستی پێکردێ تەنها گورچیلەکانی لەدەستداوە هەردوو گورچیلەکە کە تووشی بەرد بووە ڕۆژێ ئازاری نێ باڵێ دکتۆر بۆ ئازارم نەبووە کەواتە بەڵام زۆربیان کە تووشی ئازارە بن قەبرغیان تەنیشتیان ژانەکە یانوەتە مەشاکلی میزێ بێتن کە یەتە خوارەوە بەردەکە ئەگەر دابەزێ بە حالب ژانێکی بەقۆ دەگرێت لە بەژانەکە ئەخولێتەوە دڵی هەڵەتی ئەڕشێتەوە ینی ژانێک کە ئەوەی گرتوێتی تەوەقەنە دڵ نازم چۆن وەسفیکەم دەخولێتەوە ئەوە بەقوتە ئەگەر بێتە خوارەوە لە میزەڵان ئەگە بێتە بەردەکەی بێتە میزەڵان سەیەکەی میزەکەی قەتع بێت کە میزەکە بەردەکە پێش میزە ڕۆکە ئەگرێت میزەکەی قەتع بێتن نەخۆشەکە احتیمالە خوێن لەگەڵ میزی بێتن یان وەتە میزەکەی ئەگیرێتن جاروایە نەخۆشیوامەنەوە بەردەکەدا بەزیوە مەخرەجی ئەخیری گرتووە ناتوانێت ئینسانەکە میز بکاتن ئەمە بۆ هەموو کەسێک وایە یان جیاوازی هەیە بەپێی بۆ هەموو کەسێ بەپێی تەمەنەکە جیاوازە مناڵ ناتوانێت ئەم حاڵەتە مناڵ جاروا هەیە مەسەن کە تووشی هەوکردنیان تووشی بردووە بەس ئەڕشێتەوە یعنی ئەم بە تایبەتی لە سەرەتا 6 مانگی یەکەم ئەنی تۆ ئیلاگەر چێکە جاروا هەیە بۆ ڕەشانەوە هاتۆ بۆ تای هەیە تاولەرزی هەیە کەچی سەیری سۆنەری بۆەکەی دەرەکەوێ بەردی گورچی لێ هەیە بەڵام بۆ تەمەنێک کە هەست بکات بە ئازار لە پاشەوە کە بە تایبەتی 2 ساڵی هەستەکە ئەڵێ ئازارم هەیە یعنی گەشتوێتەوە مەرحەلەی کە بزانی ئازار لەکوێیە فەلەو کاتە ئازارەکە ئایا لە تەنیشتێتیان ئازار دا ئەبزێتە خوارەوە زوو میزەکە و میزی ناڕەحەتەیە میزی سوورە بێتن خوێنی لەگەڵە. هۆکارەکانی توشبوون بە بەردی گورچی لە چییە؟ هۆکارەکانی توشبوون تەمان بەردی گورچی لە ئەمەیە کە لە ویلایەتەکە ئەبێت خەلەلێکەیە لە مەجراکە لە میزە ڕۆکە تۆ ئەگەر سەیری بگەڕێتەوە بە گورچیلەکە ئایا خودی گورچیلەکە بەخۆی خەلەلی هەیە یان گورچیلەکە نەشۆتە شوێن خۆی لە حوزێتی ئەو کاتە بۆڕێکەی کە دا ئەبەزێ لە قوڕگی گورچیلەوە بۆ خوارە بۆ میزڵان ئەم بۆڕێ بەرزە کە بەرزە میزەکە ئەمینێتەوە واتە بە هەر هۆکارێک میزەکە بینێتەوە یان ئەوتە قوڕگی پێڵا حوزی لێەوە تەسک بێتن میزەکە پەنگە خواتەوە ئەو میزە ئەمینێتەوە لە ژوور و ناو گورچیلەکان بۆش تەڕەسوبات زیاتر ڕوئەدات ئەو شەوائبانە ئەمینێتەوە کەما ئەبێت هۆکاری برد بە کات ئەوانە هۆکارانە هۆکاری خەڵقینە لە سەرەتاوە هەیەتی یانەوەتە بە هۆکاری دواتر هۆکاری هەیە فامیلی ینی بۆ لە عائیلەیە بەرد زیاد دروستەکەن یانەوەتە خەلەل لە هەندێک نوع هەیە سیستین هەیە ئەم نوع پرۆتینەیە کە مەفروزە زۆر بتوێتەوە بە شێوەیەکی زۆر لە میز دەرنەدرێت بەڵام ئەوانە کە خەلەلیان لەم پرۆتینە هەیە لە کار لە میتەبۆڵزم با بڵێن ئەوە کاتە زیاد دەردرێت لە میز و ناتوێتەوە ئەو کاتە تووشی بەردەبێ یان جاروایە حەپەخوا مناڵێک مەسەرەن تووشی دڵی تاوانیە لازێک سحەبی میزکردنی ئێنێ بە هەمان لە مناڵەکە تووشی بەردی گورچی لەیەکە نەخۆشی تریش هەیە تاوان بۆ کارانە حەب نوعی هەنێ حەپێ حەبەکە تەڕەسوب بەخۆی ئەکاتن و ئەبێتە بە هۆکاری بەردی گورچی فبۆیە چ لە بانەوە چیتە خوارەوە مەسەرەن ئەوانەی کە تەم بە ساڵاچن بە تایبەتی لە پیاوان شاکلی پرۆستاتیانە بێ میزەکە هەمان شێوە بەتاڵ نابێت لە میزڵانی میزەکە ئەمینێتەوە کەواتە شوائبەکە ئەم تەڕەسوباتە زیاتر ڕۆیەدا ئێمە ئەگەر بالفعل بگەڕێنەوە بۆ ئەسڵی کەواتە ئەمە هەم لە خەڵقی هەم لە هۆکارەکان کەوەی مەشاکلی هەیە میزەکەی لە تەمەنی گەورەتر بەڵام ڕێک ئەمە لێ چوانێک بکەین بۆ خەڵکە بەش تێبگات بە سادەیی ئەگەر تۆ گڵاسی ئاو بێنیت کەوچکەی خوێی تێکەیت تاان هەر تێکیە ئەم کەوچکە خوێ هەر ئەنیشێ لە ژێرەوە بەڵام ئەگە هەر ئەو کەوچکە خوێ بکەی بە 4 گڵاس ئەوە 2 جار تێکیت ئەمە سیفەتی مادەکەوە ئەتوێتەوە خوێیەکان بەردەکان تەعاان زۆربێ 185 لە کالیسۆم دروستە بێ کالیسۆمش ئەتوێتەوە لە ئاو فبۆیە کەواتە ئەگە ئەوە نەخودی نەخۆشەکە یان ئەو کەسە بڕیاری بە تەڕاسوب ئەنی ڕوو نەداتن ئەگەر بێت و بە مەرجێک نەگیرابێ لە بانەوە قورجی گورچی لێ نەگیرابێ ینی میزەڕۆکەی بەڕێک و پێکی میزەکە بێتە خوارەوە ئەبێ ئەمە بە تەندروست بەڕاستی بە شێوەیەکی ڕێک و پێک وەگرێت کەواتە هەر ئەو گڵاس و ئاسمان کرد ینی ئینسان کەواتە ئەندەر ساچوێشتیان بە ئینگلیزی پێڵن تێر نییە گڵاسەکە احتیمالە ئاوەکە زۆرترە لەوەی کە خوێیەکە کەتێکی ئەتوێتەوە کەواتەوە پێڵان هێشتا تێر نییە هێشتا تێر نەبووە بالفعل ئەم کاتە تەرەسوب ڕوونە ئەوە بە شێوەیە کە ئاو زۆر بخواتەوە ئەی بەعکسەوە جاروایە تێرە
مەسەن لەوە زیاتر تێکی کەوچێکی تێکی سەیەکی کەوچێکی بچووک ئەتوێتەوە بەڵام ئەگە هەنێک زیاتری تێ بکەی شعبەکە ڕوئەدات یعنی تەڕەسوباتەکە ڕوئەدات فلەو حاڵەتە مێتافیسە یعنی لەو حاڵەتە ئەکرێت هەندێک مادەی تر هەیە بۆ زیادکەین ترشەمەنی بەڕاستی پورتەقاڵە لیمۆیە کە باتە ئەوانە مادیەکیان تێ پێمە ستریک ئەسید ئەچێتە بینی کالیسیۆم کە با بڵێن ناوکەکان سەرەتا لە ناوکەوە دەست پێکا بەرد ئەچێتە بینان و ناری پێکەوە بڵکێن فکەواتە ئەوە تێریشە بەڵام ئەم مادانەوە ئاکا هێشتا تەڕەسوب ڕوونەیە لە حاڵەتی سێمنە تێربوون زیاد لە حەدی خۆی تێربوو کەواتە ئیلا ڕوئەدات بەرد ڕوئەدە لەو حاڵەتە بۆیە ئەمە 1970 ئەگەر بگەڕێنەوە بۆ هۆکارەکەی ئاو خواردنەوە ئاو زۆر دەوری هەیە بە ڕێژەیەکی باش یعنی ئەبێتە بەردی گورچی لە ئەگە میزەکەی خستە بێتەوە ئاو کەم بخواتن یا ئەوتە خوێ بخوا ئەوش دوو هۆکاری زۆر ڕئیسینە جگە لە هۆکارانێکە باسمان کرد باشە مانگی ڕەمەزان چ گۆڕانکاریەک بۆ ئەو کەسانە دروست دەکات کە نەخۆشی گورچی لەیان هەیە بەڵێ مانگی ڕەمەزان تەمان ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست ڕۆژوەکە باڵێن سەرەتا لە سێ مەحاتە لە سێوێزەکە لە پارشێ و هەڵنەسێتن ئەو نەخواتەوە میوە و شلێ و شتوازیان نەخوات ئەمە خۆی لە خۆیدا تووشی جەفافی کرد تووشی کەم ئاوی کرد ڕێک ئەو وایە وتمان زیادی کرد بەکەی زیاد کرد تەکات تووشی مشکلی هەوکردن و احتیمال ڕم ئەگەر کەسێک بێوێت تەندروست بیان ئەو گرفتی بۆ دروست نەبێت چی بکات باشە بەڵێ سەرەتا لە وێزگەی یەکەمەوە کە بەیانیە پارشێت ئەبێ بکاتن بە گڵاسی ئاو بێتن گڵاسی ئاوە خوات ئاوەکە سار نەبێتن دوازە با بڵێن چی ئەوەی کە حازرە علی المەوجود خواردنانە خوات بە تایبەتی میوەیە سەوزەیە خۆی دوورەگرێ لە خوێ کە تێنویەکە خۆی دوورەگرێ لە مادەی کافاین کە مدەڕەر و میزی پێەکە خۆی دوورەگرێ لە سوورکراوەکان ئەوەی کە مەقلیە سووریەکاتەوە ئەمیش بە هەمان شێوانە زەرمەندە پرۆتینات بە شێوەیەکی زیاد بخواتەوە فخۆی دوور بگرێ لەوانە بە ڕێژێکی باش ئاو میوە بخوات کەواتە ئەوە لە سەرەتا خۆی پرچە کردووە خۆی ئامادە کردووە بەڵام خەتۆی دواتر کە ئەو 16 ساعتی کە یێتە مەحاڵەی دووەم خۆی گرتووە لە خواردنەوە لە ئاو خواردن چۆن بتوانێت ئەوە احتیفازی پێوەکە چۆن ئەوتانی بەجەستە بیهێلێتەوە تەمان سەرەتا ئەمەی کە کارەکە تەمان هەیە کاری ماندوو لەبەر خۆرە ئەو کاتە محاولەکە خۆرەکە ڕاستە خۆلی نییە لەبەر سێبەر بێ یان خۆی فێن کاتوانێ بە ئاوە یان بە ساردکەرەوەیە حاڵەتێکی تر جلوبەرگ زۆر میهمە جلوبەرگی تۆخ نکات جلوبەرگی ڕەش نکاتن ئەو جلوبەرگی کە ڕاستە خۆرەکە لێدا ئەیمژێ کە مژی جیانی گەرمە بێتن بەوەش تووشی عرەقە بێ و ئاوە دوو نکات بۆ خانمان بە هەمان شێوەکە لە دوانیەوە ڕۆخەڕێکی ئامادەکردنی خواردنن لەوێ شۆ زۆر خۆیان نەدەنە بەرگەرمی کە تووشی جەفافی کاوەکە ئەمە کارە و باسمان ساردکەرەوەکانی زۆر میهمە کە ئینسان ساردکەرەوەکان بەکاربێنێ کەواتە لە بەیانی هەڵساوە بە شێوەیەکی ڕێکوپێک خۆی ئامادە کردووە لە مەحەڵەی دووەم لە وێزگەی دووەم ئەوەی لە جەستەی بۆ ئاوا محاولەی کردبوونی نەکرد باشە هەندێک کەس پێی وایە ئارەقکردنەوەی زۆر باشە لە بە ئارەق کاتەوە سوودیە ئایا وایە خۆی لە خۆیدا تەبان عرەقەکردن زیاتر لە 9 ئاوە تەبان عرەقە ئەگەر بگەڕێنەوە ئەساسەکە عرەقەواتەوە کۆی خۆفێنکەرەوەی جەستەیە یعنی کە گەرمە بیت ئەم عرەقەیە جەستت فێنەکە کاتەوە بەڵام تا حدێک قبوڵە کە ئەمە بۆ عرەقەکە ئەڕات جەستەکەت سار دەکاتەوە بەڵام ئەی گورچیلەکان بە نەتیجە ئاوەکە کەمتر ئەڕوا فلتەرەکە بۆ ئەوێ ناڕوات کە کەمە بێتەوە خستە بێتەوە میزەکەی لێەوە تووشی بەردە بێتن تووشی هەوکردنە بێتن تووشی ئازاری با بڵێن گورچیلەکان ڕوئەداتن بە تایبەتی لە ڕەمەزان و دە ڕۆژی ئەخیر زۆر کەس هەیە و شەکوای هەیە دکتۆر دەڵێت تا ئێستا باشم بەڵام هەستەکەم ئێستا کە فەحسی بۆ ئەنێری سۆنەری بۆ ئەنێریێتەوە مەسەڵەن تووشی ڕمل و حتا لە فەحسی میزەکەشی کاتەوە تووشی ڕمل بووە بۆیە باشترین شت ئەوەیە بۆ مەحەڵەی وێزگەی دووەم وتمان ئەوەی کە هەیەی ئاو لە جەستەی بهێلێتەوە تا وێزگەی سێمیش بە شێوەیەکی ڕێکوپێکەکە بتوانانی باشێوەکەی بشکێنێت بە چەندن کە خورمایەکەیان ئاوە باشە دکتۆر هەیە ئاو زۆرە خواتەوە ئەڵێ بە ئاوەکە بۆ نمونە بۆ سبەینێ سوودی لێ وەربگرێت ئەمە سوودی پێگەێنێ یان ئەی پارێزێ گورچیلەکانی لە پارشەوە ئێستا ئاوێکی زۆر خواتەوە ناخۆی ئاویش دەمان ئاویش بە تایبەتی ئاو ناکرێتەوە بەسەرێکەوە زۆر بخۆیتەوە لەبەر حتا ئاویش ئەگەر بە ڕێژێکی زۆر بخۆیتەوە تووشی ژاراوی بوو نەبێ بۆ لەبەرێ خوێیەکان نزبەی خوێیەکان تێکەیە لە جەستا هەست بە بێتاقەتێکە خەڵکی زۆر ئاوە خواتەوە بەس لێوێشەوە تووشی بێتاقەتێ بێتن فبۆی ئاو بەمانە ئەوە هەمووی بە گورچیلە تێپەڕێ و کاتە ماندوو نابێ بە ڕێژەیەکی زۆر بەس نەک هەر گورچیلەکەی ماندوێ خود جەستەی ماندوێ بێتاقەتە بێت بە ڕێژەیەک ئاو بخواتەوە با ڕەنگی میزەکەی کاڵ بێتن ئێمە زۆرتری حاڵت پێڵەن سنگی مەحەک با ڕەنگی میزەکەی بێت بۆ بە تایبەتی کەسێک کە شەکرەی نەبێتن باڵێن هەو شەکری هەبێت کەمی زۆر بکات
کە فەحسی کردووە پێڵێن ئاتەن کە تووشی هۆکاری بەردەبیان هەوکردنەبێ ئەمە ئاتەن نەخۆشەکان ئامۆژگاریەکان لە ڕەنگی جیاوازیەوە چه هەنێک کەس هەیە تینووی ئەوێ هەندێک هێڵێ ناتوانم ئاو بخۆمەوە تینوم نیان هەز بە تینوێتی ناکەم یان حەزی لە ئاو نییە چ پێوەرێک دابنێ بۆی کە بزانێت کەی ئاو بخواتەوە بەڵێ ئەوەی کە تۆ ئەڵێ بالفعل هەیە دەڵێ حەزم لە ئاونێ منش پێڵم حەز لە ئاونێک خۆت خۆشێ ئای چۆن ئەڵێ خۆم خۆشێ ئەترڵم ئەگە خۆت خۆشێ لەبەرەوەی جەستت پێکاتوە 55 بۆ 60 ئاوە دەڵێت چۆن ئەی نازانێت چەندی جەستی ئاوە کە ئێمە ئەگەر بێ و جەستەمان زیاتر ئاوە کەواتە 55 بۆ 60 ئاوە ئەگەر خۆی خۆشەوێتن بە ئاویشی ئاوش لە منی خۆش بێت بەتەکید بە بێگومان ئەو کاتە هەیە ڕقی لە ئاوە هەیە ئەڵێ ڕقم لە ئاوە پێم سەیرە یعنی بەڵام ئەبێ ئێمە وەکو بەڕاستی ڕێنمایی بین و قەت ئینسان بێ ئەمەل نەبێتن کاتەکەمان زۆر کەم ماوە دکتۆر من پێم خۆشە باسی ئەو دوو نەخۆشی دیکەش بکەین کە ئاویشەوکردنی میزڵدان و پرۆستاتە بە خێرایی ئەگەر لەسەر هەریەکێکیان کەمێک ڕوونکردنەوە بێ طبعا هەوکردنەکە ئەبێت ئەویش بە دوو بەشەوە هەوکردنی سەر و ئەپەر ینی با بڵێن بەشی سەر و گورچیلە و میزەڵکە کە ئەم بۆ ڕێی بینی گورچیلە و میزەڵانە کە ڕوئەداتنەوە بەشی سەرەوە طبعا کە ڕوئەداتن ئەوان زیاتر ماندووشەکەتە بن دڵیان هەڵەچی ئەڕشێنەوە تووشی تاولەرزە بن بەڵام لە بەشی خوارەوە نا بەشی خوارە زیاتر ناڕەحەتی لە میزکردنە بێ میزی ئەکزێتەوە زوو میزەکە میزەکەی بە تەواوی بۆ ناکرێ هەستەکە پاشە میزی هێستەکە میزڵانی بەتاڵ نابێ یان ئەچێ چەند قەترە میزێکەکە وا وەسفیەکاتن فطبعا ئەم هۆکردنەکە بەکتریا سەتا 95 زیاتر ئەو هەوکردنەش کە ڕوئاتن ئەم حاڵەتانی باسمان کرد باشترین شتیش بۆ هەوکردنەکە بە هەمان شێوە ئاو بخواتەوە شلەمەنی زۆر بخوا کە شلەمەنی زۆر خوارد ئەو هەوکردنە پاکە بێتەوە لە جەستا طبعا ئەبێ من زۆر جار ئامۆژگاریان کە بڵێ 2 لترونی ئەبێ میزکێ لە 24 ساعت ئەوەی بە تایبەتی هەوکردنی زیاتر لە 3000 تووشە بێت لە ساڵێکە تووشی ئەم حاڵەتە ئەبێت چ بەشی سەرەوە چ بەشی خوارەوە بێتن هەوکردنەکە ساڵ 95 وتمان لە ڕی خەڵۆکانەوە کە یێتە دەرەوە ئەچێتە ژوورەوە بەڵام مەرز نییە چۆ ژوورەوە هەتا بە دیوارەکەەوە نەڵکێت تووشی مەشاکلی ناکە ئەگەر بە ڕێژێکی باش ئاوی خوارد بێ زوو میز بکات سەیەکەی بەکتریاکە چۆتە میزڵانی لە خوارەوە چۆتە سەربانەوە بەڵام لەگە میزەکەیەتە خوارەوە بەڵێ دوا پرسیارەکەم بە کورتی وەڵامم بدەیتەوە چەند ڕۆژێکی کەمی ماوە مانگی ڕەمەزان ڕێنمایی تۆ بۆ خەڵک و هاڵاتیان بەگشتی چییە لە ڕۆژانی جەژن چۆن قەرەبووی ئەو بابڵین زیانانە بکە کە بەهۆی بە ڕۆژوبوونەوە بە جەستەیان گەیشتووە تەمان بۆ تێپەڕبوونی کیان زەمان کە خواردوێتی ئەو مانگە کە خۆی گرتووە ئەبێ بە شێوەیەکی تەدریج ینی نەک لە پڕێکا بگەڕێتەوە سەر ستایلی خواردنی خۆی کە چۆن پێشتر چۆن بۆ هەرسێ جەمەکە و بە شێوەیە کە مەفروزە دابەزێ وەزنی دابەزێتن ئەبێ وابێت بەڵام وانە بەداخەوە بۆیە ئەبێ هەموو شتەکان بە تەدریج بێتن هەر شتێک لە پڕ لە ناکاوە ئیلا بە زەرری ئەم کەسە ئەشکێتەوە ئەم چەند ڕۆژەی ماوە ئیشاڵە بێتە خێر و خۆشی بۆ ئەم ملەتە ستەمدیدا و ئیشاڵە دوعای دای حاجی و باوە حاجی و دوای ئەم خەڵکی کە بە ڕۆژی ئیشاڵە قبوڵی بە وڵاتی خۆمان بۆ ئەگەلەی خۆمان فلێرە شۆپیان ئەڵێن بە هەمان شێوە ڕێنمایەکەن لە بەیانی بەردەوام بن لەسەر ئەوەی کردووانە ڕێنمایە تەندروستیەکان نەک بۆ ڕەمەزان تایبەت بۆ ڕەمەزان بۆ پاش ڕەمەزانیش ئەبێ ئەم ڕێنمایانە وەگرن بە ڕێژێکی باش ئەمە زۆر جار ڕێژێکی باش ئاو شلە بخۆنەوە میوە و سەوزە زۆر میمە ناو پۆشەکان زندوو ئەکاتەوە واتە خانەکان چالاک ئەکات کە کەمتر تووشی بەردی گورچی لە بن کەمتر تووشی ئەوکردنە بن کەمتر سەردانی دکتۆرەکەم پێویستیان بە دکتۆرە بێ پزیشکە بێتن کەمتر نیفاق پارە سەرفەکەن کەمتر تووشی ئازارە بۆیە ئامۆژگاریەکان بەڕاستی لەسەری هەموو شتێکەوە لاشەیەکی تەندروست دەستەیەکی تەندروست پێویستی بە ئامۆژگاری هەیە ئەگەر بە پێی ڕێنمایەکان خۆیان بهێڵنەوە بۆ بابەتێکی ئێمە زۆر جار باسەکەین بەڵام بەداخەوە نەک لێرە لە هەموو عالەم ئەم ڕێنمایانە وەرناگرن ئەگەر وەریگرین قازانجی چۆن دەڵێ یەکەم و ئەخیر هەر خودی ئەو کەسەیە کە پێی وای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک دکتۆر سەرهەد ڕەشید پسپۆڕی نەشتەرگەری کۆندامی میزەڕۆ زۆر سپاس بۆ هەمەدەبوون دەستخۆش دکتۆر دانیشتوانی مووسڵ شەوانە لە دوای بەربانگکردنەوەی مانگی ڕەمەزان لە شەقامە گشتیەکان بە جەوری یەکتر کۆ دەبنەوە و بە خوێندنەوەی چیرۆک و هەڵپەرکێ و سەما شەوەکانیان بەسەردە لە دوای بەربانگکردنەوە دانیشتوانی مووسڵ بە دانیشتن بە دیار چیرۆکخوانێک لە شەقامێکی گشتی و هەڵپەرکێ و سەما شەوەکانیان بەسەردەبن بە بۆچوونی دانیشتوانی ئەو شارەش خوێندنەوەی چیرۆک لە کۆڵان و شەقامە گشتیەکان نەریتێکی مووسڵاویەکان بووە کە چەندەیەک بەر لە ئێستان جامیان داوە ئەم پیاوە کە چیرۆکخوانە و دەیان کەس بە دیارەوە دانیشتون و بە تامەزرۆییەوە گوێن بۆ چیرۆکەکانی گرتووە دەڵێت بۆیە ئەو کارە دەکەم
چونکە سیستمی پاشایی و کۆماریم لە عێراق بینیوە و دەتوانم ئەو ڕووداوانە بجێڕمەوە کە بینی و من. بۆیە ئەم کارە مەڵبژاردووە چونکە لە سەردەمی پاشایەتی و کۆماری ژیاوم و سوپاس بۆ خوا ئێستاش دەژیم. دەتوانم چیرۆک و هەواڵی ڕابردوو بجێڕمەوە. بەردەوامیش جەخت لەسەر خۆشەویستی لە نێوان پێکاتەکان دەکەمەوە. چیرۆکخوانی لە لای موسڵاویەکان بە یەکێک لە کولتور و نەریتە جوانەکانی ئەو شارە ژمار دەکرێ و شانازی پێوە دەکەن. هەر بۆیش چیرۆکخوانەکان بە پێی خشتەیەکی دیاریکرا و شەوانە چەند شوێنێکی خێزانی بەسەر دەکەنەوە و چیرۆک بۆ ئامادەبوان دەجێڕنەوە. لە بەرامبەریشدا ئامادەبوان بە تاسەوە بە دیار چیرۆکخوانەکەەوە دادەنیشن و دەیانەوێ هیچ بەشێک لە چیرۆکەکەیان لەدەست نەچێت. ئەو دەست پێشخەریە مووسڵ دەگەڕێنێتەوە ڕۆژانی ڕابردوو ڕۆژانی گێڕانەوەی چیرۆکەکان کە مێژوەکەی زیاتر لەسەر ساڵی هەیە. چیرۆکخان چیرۆک و هەواڵی کۆنی دەگێڕایەوە. مووسڵ بە یەکێک لە شارە مێژوویەکانی عێراق ژمار دەکرێت کە لە ڕابردوودا چەندین سیستم و شارستانی کۆنی تێدا بووە. بەڵام لە دوای هاتنی داعش بەشێکی زۆر لە شوێنەواری ئەو شارە لەلایەن داعشەوە لە ناوبران. پاشیڤمان پێشکەشکردن تاوەکو سبینەوە لە پرۆگرامێکی نوێدەی لەوەلاتان شاد بن خۆتان.